دەستکەوتی زۆر گەورەش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە لە کوردستان. هەر ئێستا من پرسیارم کرد هەر ئەو زادەی لە خەلیفان و سپیلێک بای نزیکەی چەند ملیارە؟ 6 ملیار دینارە. 6 ملیار دینار، یعنی تو حساب کە لە 50 ملیۆن دۆلار زیاتر لە بۆ یەک زادە حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری ئیدارەی سەربەخۆ سەرفی کردووە. ئەو پارەیە لە نەتیجە لە بۆ بازار دەڕوا، لە بۆ خەڵک دەڕواتن، چکە مەسەلەی ئابووری زنجیرەیە، حەڵقەیە، هەمووی پێکەوە بەستراوە و لە ماوەی ڕابردوو تەنها لە بۆ ڕێگاوبانەکانی گوندەکان نزیکەی 20 ملیار دینار لە سنووری ئیدارەی سۆران سەرف کراوە. 18,000 فەرمانبەر لەو سنوورە هەیە. ئەگەر معدل موچەکان حساب بکەین مثلا ئەوەش مەبلەغێکی زۆر دەکا کە لە نەتیجە مەبەستم تەئسیری لە حرەکەی بازار و لەو شتانە هەیە. جا دەیان پرۆژەی تر هەیە، ئەمن ئێستا داوام لە ئیدارەی سۆران کرد کە ئەو پرۆژانە لەوانەیە هەموو خەڵک نەزانێت. بەڕاستی چکۆ مامۆستایانی خۆشەویست قسە بۆ خەڵک دەکەن، پێویستە ئیدارەی سەربەخۆ و پێویستە شوێنەکانی تریش بەنامەیەک لە ئەیفۆڕێک هەموو ئەو پرۆژانەی کە ساڵانە لە سنووری قەزایەکان دەکرێتن لە ڕێگای ئەو قافەوە بیدەنە مامۆستایانی بەڕێز بۆ ئەوی بزانن چ کرایە. زۆر جاران بەداخەوە هەندێک جاران معارەزەی ئێمە تەبعی بوونی معارەزە شتێکی زۆر پۆزەتیفە و ئەوە یەکە لە تەواوکەری پرۆسەی دیموکراسی، بەڵام زۆر جاران معارەزە بە سلبی تەعامل دەکاتن، یعنی هەموو شتەکان بەڕەش تەمەشا دەکاتێ. ئەگەر بەیانی بەخۆشی هاتە سەر حکوم بێگومان ئەو هەموو ڕەشانەی پێسپی ناکرێتەوە و تقریبا معارەزەی ئێمەش زۆربەیان لە مەرحەلەک لە مەراحلەکان لە حکومڕانی بوونە، بەشدار بوونە لە زۆر لەو بابەتانەوە، بەڵام کە بەخۆیان لە ناو حکومەتن ئیدی هەموو دنیا شامی شەریفە کە لە حکومەت نابن لەبەر هەر سەبەبێک لە سەبەبەکان ئیدی هەموو دنیا بەڕاستی ڕەش دەکەن